مەلا مستەفا بارزانی جگە لە بواری سیاسی و سەربازی و ڕابەرایەتیکردنی شۆڕژ لە بوارەکانی دیکەی ژیانیش شارەزا و لێهاتوو بووە و لە ئاستی تاچیش فریای نەتەوەکەی کەوتووە و بۆتە پەناگە و سایەیان. ئەوەتە هێشتا لەو ماڵا وێنەیان لە پاڵ سەریان هەڵواسیوە. ئێستا تەمەنی هەشتا ساڵە و خەڵکی گوندی وەزەی شارەدەی قەسرێ لە باڵەکایەتی. ئەو چیرۆکێکمان بۆ باز دەکات کە بارزانی وەک باوک لە ژیانیدا ڕۆڵی بینیوە و بەو هۆیەوە لە دوو کەسەوە ماڵباتەکەی بۆتە 34 کەس. زنابي العم سفايد الدماغ هات مزقوتي وظي لما مزقوتي بو هات الدليل وتي ما مصر وتي أو سيا لنا وتي والله هو بابك وفركن زكوتينا الدير دانن دير مزقوتينا بعد ما العثماني جو وتي حسيب معي سل فركا سباوكا دقا جني هنا خلفي جن قاطري لكنم أبي بما بيني حتى الرجال عشنا كم عليك دو على عثمان شو دينا 50 دينار دو هنا زيلا كم بيك ما بيد علىو 5 دينار شنو مالو فاتیمە هاوسەری مام عەلی 19 ساڵ لە خۆی بچووکترا لە سەردەمی ئەوان باوی ژنبەژ نەبووە بەڵام بەچوونی نێردەی بارزانی بۆ لای باوکی کچە ئاستەنگەکان نامێن و عەلی و باوکی لە بێکابانی و بێکەسی ڕزگاریان دەبێت و ڕابەری شۆڕش خەرجی گواستنەوە و دانانی ماڵیش لە ئەستۆ دەگرێت. زێڕەکەن هەموو کڕی بەو پارەی ئەگە زێڕەکەیان کڕی ئەوجا ماڵیشان هەر هەموو کڕی لە نۆژەن و شکە زگورتی بوون خوشک و داچیان نەبوون منزەڵ و قاچاغشتانی وە نەبوو بەکاربێتەوە هیوە نەبوو بەکاربێتەوە ماڵ هەر هەموو کامل هەتا هێڵینگ و تەشتە و خوانە و تیرۆک و هەر هەمووشتن لەو بازاڕێ قەسرێ کرد. مەلا مستەفای بارزانی یەکێک لە دیارترین ڕابەرانی بزاوی ڕزگاری خوازی کورد لەگەڵ هەڵگیرساندنی شۆڕشی ئەیلول باڵەکایەتی کردە پایتەختی شۆڕش شۆڕشێک بە بەشداری کوردانی هەر چوار پارچەی کوردستان و تەنانەت نەتەوەکانی دیکەش دوای تێپەڕبوونی 41 ساڵ بەسەر کۆچی دوایی تا ئێستاش پەیڕە و لە ڕێبازەکەی دەکرێت. تەیفور محەممەد کوردستان 24 شارەدەی قەسرێ.